سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵی وبەڕەکاتوه. پەیامێکی زۆر گرنگمان هەیە بۆ دایک و باوکانی ئازیز و خۆشەویست. ئەویش دوای ئەوە کەوا ئێمە چی بکەین کە منداڵەکانمان تاقیکردنەوەیان تەواو بوو؟ ئایا تەنها خەڵاتکردنی منداڵەکان پێویستە لەسەر ئێمە؟ ئایا تەنها کڕینی ئایپاتێک و پاسکیلێکە بۆ ئەوەی کاتەکانی خۆی بەڕێوە ببات لە ماوەی 3 مانگدا؟ ئایا لەسەر ئێمەی دایک و باوک پێویستە تەنها منداڵەکانی خۆمان بەخێوکەین یان ئەوە تا پێویستە ئێمە پەروەردەیان بکەین؟ بۆیە پێویستە لەم ماوەیەدا کەوا منداڵەکان تاقیکردنەوەیان تەواو دەبێت، پێویستە لەسەر دایک و باوک پلانێکی هەبێت بۆ ئەوی منداڵەکەی کە لەم 3 مانگەدا چی بکات و ئایا ئەم کاتێکەوە لە بەردەستیدی نەیفەوتێنێت تەنها بە یاریکردن. بەڵێ یاریکردن بۆ منداڵ گرینگە، زەرورە بۆ فراوانکردنی مێشک، بەڵام نەک تەنها هەموو کاتەکانی خۆی تەنها بۆ یاریکردن سەرف کات و بەڕێ بکات، بەڵکو پێویستە ئێمە بەرنامەیان بۆ دابنین بۆ بەڕێکردنی کاتەکانی خۆیان و هەروەها پێویستە ئێمە ئاگاداری ئاستی زانستی مناڵەکانی خۆمان بین و چۆن پەروەردەیان بکەین. دەبینین لە زۆربەی ڕێکخراوەکان و سەنتەرەکان کە خولی هاوینە دەکەنەوە بۆ منداڵان شتێکی زۆر باش و ناوازەیە. بۆیە پێویستە لەسەر ئێمەی دایک و باوک کەوا منداڵەکانمان ڕەوانی ئەو شوێنانە بکەین کەوا خولیان هەیە، دەوراتیان هەیە، بۆ ئەوەی ئاستی زانستی منداڵەکان بەرەو پێشەوە بچێت، بۆ ئەوەی خەمی دنیا و قیامەتی هەم منداڵەکان هەمی خۆمان، چونکە پاداشتێکی زۆر وەردەگرێت لە قیامەت. ئەو کەسێکەوە مناڵەکەی پەروەردەیەکی دروست و چاچی کردووە، ئەو کەسێکەوە لە قیامەت تاجی زێڕین دەکرێتە سەر بەهۆی مناڵەکەی وتی کە نازانێت چۆن ئەو تاجە زێرنەی خراوەتە سەر. بەڵکو پێویستە ئێمە ئاگدار ئەم خەڵاتە خوایانە بین کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە ئەم مناڵە جوانانە بۆ ئەوەی پەروەردەیەکی دروستیان بکەین. لێرەدا ڕادەوەستین بزانین ئایا مناڵەکانمان بۆ چێ بەرین، بۆ چ ڕێکخراوێک و سەنتەرێک و چیان فێر بکەین و ئایا چیان فێر بکەین، واتە ئەو کەسێکەوە وانە دەڵێتەوە ئەم مامۆستایەکە لەم سەنتەرانەنە ئایا مامۆستایەکەی چۆنە، چونکە کەسێک کە کۆمەلگا دروست دەکات ئەویش مامۆستایە، کەسێک کۆمەلگا بەرەو پێشەوە دەبات مامۆستایە، کەسێکەوە کۆمەلگا ڕۆشنبیر دەکات دڵنیا بەرەوەکەوە مامۆستایە کۆمەلگا ڕۆشنبیر دەکات. بۆیە پێویستە مناڵەکانمان تەسمیری مامۆستایەک بکەین لەم مانگەیەدا بۆ ئەوەی هەم ئاستی زانستی کە لە قوتابخانەدایە بەرز دەبێتەوە. ئێمە دەبینی کە ڕۆژانە ناو قوتابخانە هەندێک مناڵ هەیە کەوا دەیانبینی ئاستی زانستیان زۆر بەرەو پێشەوەی بەرەو لووتکەیە، کە دەبینی پرسیاری لێ دەکەیت و قسەی لەگەڵەکەی ئەم منداڵە یەک دوو دەورەی قورئانی کردووە، یەک دوو دەورەی ئادابی قورئانی خوێندنی کردووە، یان ئادابەکانی موسڵمانەکەوە منداڵی موسڵمان چی دەخوێنێت و چی دەکات. دەیبینی لەگەڵ قوتابیەکانکە زۆر فەرقی هەیە. بۆیە دایک و باوکانی خۆشەویست کاتی منداڵەکەت زۆر بە فڕۆمەدە، چونکە تۆ لی بەرپرسیاریت، چونکە ئەو نازانێت چی بدەکات و چ کارێک دەکات، بەڵکو تۆی دایک و باوک دەزانێت کەوا بەرنامەیەک بۆ مناڵەکەت دابنەی و جەدوەلێکی چاک بۆ مناڵەکەت دابنیت بۆ ئەوەی کاتەکانی هاوینی خۆی بە جوانترین شێوە بەڕێوە بکات. و دڵنیا بەلەوەی هیچ مناڵێک تەمبەڵ نییە، بەڵکو ئێمەین مناڵەکانی خۆمان تەمبەڵ دەکەین. کە دەبینە زۆربەی وڵاتەکانی تر یاخو لە وڵاتی خۆمان مناڵێکی بچووک دەبینی کەوا چەندین قورئانی پیرۆزی لەبەرە لە تەمەنی 10 ساڵی 13-14 ساڵی هیتمان کەوا هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە، یان ئەوتە چەندین فەرمودەی پێغەمبەری خوا بەشداری ئەو پێشبڕکیانەکە کە فەرمودەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و یەکەمیش دەبێت هەمووشی لەبەر کردووە. ئەوجە 50 حەدیث 100 حەدیث 200 حەدیث توانای منداڵەکە زۆر بەرزە، متمانای پێ بکە. ئەوەیەکەوە ئێمە متمانامان بە مناڵەکانی خۆمان نییە، پێویستە متمانامان پێیان هەبێت بۆ ئەوەی ئەویش توانایەکانی خۆی بە دیار بێخی بۆ کۆمەلگا، بۆ دایک و باوک، بۆ خزمەکانی دەوروبەری خۆی و دڵنیا بە تۆ لی بەرپرسیاریت و ئاگداری مناڵەکانمان بین کەوا کاتی هاوینیان بە فیڕۆ نەدەین و بەرنمەیەکی جوانیان بۆ دابنین و تەسمیری چەندین شوێنیان بکەین و چەندین مامۆستان دابنین بۆ ئەوەی ئەم هاوینە لە دەست نەدەن. تەنها دایک و باوک لەسەری پێویستە کە مناڵ بەخێوکە، بەڵکو پێویستە پەروەردەیەکی جوان و مناڵێکی جوان پێشکەش بە کۆمەلگا بکات کە شانازی بکەین کەوا ئێمە مناڵمان هەیە و نەوەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته.